ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵای من لەسەر باڵێن لێواری گۆڕانکاریی گەورەی ئابوووریایە مەسەڵ سەرمایەی دنیا ڕوو کاتە ئێرە و ئیسمارات و بە بەرهێنانی تیا بکرێت. تورکیا چاوی لەمە بڕیوە کردنەوەی دەیان کۆمپانیا لە سەدان و هەزاران کۆمپانیا لە سووریا و لە عێراق و ناوچەکەیە. ئەمە بەشێکە لە هینی بۆیە بە بڕام ئیستیقرارێکی سیاسی و ئەمنی بۆ تورکیا مهمە بۆ ئەوەی کە تورکیا بتوانێت لە کێشەی ناوخۆی نەجاتی بێ بتوانێت مەسەلەن وەکو هێزێک یعنی دەوڵەتێکی یەکدەست بتوانێت ڕوبەڕی گۆڕانکاری ناوچەیەکان بێتەوە چ سیاسی چ ئەمنی و چ دۆخی اقتصادی هاوکات بۆ دەوڵەتی تورکی بۆ ئۆردوگان و هاوپەیمانی ئۆردوگان بۆ دەوڵەتی ئێستای ئۆردوگان حکومەتی ئێستا مهمە کە ئەم هێنانی کوردەکان هێنانی باڵین ئەم ڕەوتەی ناو پەرلەمانی تورکیا کە کوردەکانن بەلای دەوڵەتی ئاکەپە و حکومەتەکەی ئاکەپەیە بەڕامەتوانێت تەوازن بە قازانجی ئەو لە دژی نەیارە سەرسەختەکەی کە جەهاپە و ئەکرەمەوگڵۆیە بشکێنێتەوە. قەندیل ئەڵێت هیچ ڕێکەوتن لە نێوان قەندیل و تورکیا نییە، یعنی پێ ناچێت هیچ جۆرە ڕێکەوتنێک لە نێوان ئەمانە بێتە ناوی کە دەوڵەتی تورکیا داوای کە دۆپەکە خۆی وڵەشێنتەوە وازە حەبی مستەلح بێنێ ئۆچەلان داوای کردەوە ئەمە بە جۆرێک پەکەک ئەمەی کردووە وەکو دەرفەتێکە کۆتایی بەم گیرۆدەیە کە تووشی هاتە بۆی حەبی مستەلحەوە کۆتایی پێ بێن وە فرسەتی پیا بکە بۆی کە بتوانێت بە شێوازێکی تر کاری سیاسی خۆی بەرەو پێش بەرێت.